يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. ئیمانداران و خواناسانی زۆر بەڕێز، لە پێش مانگی مەولودی پێغەمبەردا صلی الله عليه وسلم زنجیرە باسێکمان هەبوو لەگەڵ جەنابتاندا بە ناونیشانی خۆشیەکانی ژیانت بپارێزە. بەویستی خوای گەورە 4 ئەڵقەمان لێ پێشکەش کرد و ئینشاء الله ئەمڕۆ بەشی پێنجەم لەو زنجیرە باسە پێشکەش دەکەین، بۆ ئەوەی ئەو خۆشی و خەڵاتانەی کە خوای پەروەردگار بە هەر یەکێک لە ئێمەی بەخشیوە بەویستی خوا ئاگاداریان بین و بیان پارێزین. یەکەمیان بە پەناگرتن بە خوای گەورە لە دووشت. یەکەم لە حەسوود کاتێ حەسادەتەکەی دەخاتە بواری جێبەجێکردنەوە، وەکو وتارەکانی ڕابردوو تەفسیری سوورەتی فەلەقمان کرد، قل أعوذ برب الفلق هەتا دەفەرمێ ومن شر حاسد إذا حسد. یا ربی خوای پەروەردگار پەنات پێدەگرم بم پارێزی لە شەڕی ئینسانی حەسوود کاتێ حەسادەتەکەی دەکاتە کارپێکردنەوە. جا ئینسانێک کە حەسوودە بەرامبەرت یان چاوی پیسە، لە ڕێگەی چاوە پیسەکانەوە زەرەدت لێ دەدا ئەگە خوانت پارێزێ، یاخود دەیەوێت ژیانت بەدەستی خۆت لێ تێکدا، وەکو باسمان کردووە لە پێشتردا چۆن ئیبلیس ژیانی لە ئادەم و حەوا تێکدا و لە بەهەشتا کردنێ دەرەوە. یاخود ئینسانی حەسوود ناخی ئەوەندە پیسە بەرامبەرت، ئەوەندە چاوی بە سەرکەوتنەکانت هەڵنایە، بە خێر و خۆشیەکانت ناڕەحەتە، هەوڵی لە ناوبردنت دەدات، چۆن هابیل قابیلی برای کوش فقەتەلەه فأصبح من الخاسرین. دووەم شتێک کە دەبێت پەنا بگری بەخوا خۆی بتپارێزێ بۆ ئەوەی ژیانت ناخۆش نەبێ و ئەو خۆشیانی هەتن لێت تێک نەچەند، پەنا بگری بەخوا بڵێ خوایە بمپارێزی لە وەسوەسە و خەتەراتی خراپی ناودڵ، ئەو خەتەرانەی کە بە دڵدا دێن. وەسوەسە لە زمانەوانیدا بە مانای دەنگێک دێ وەکو خشڵێک، چۆن ئافرەتێک بازن لە دەستیاتی کە بیان جوڵێنە دەنگێکیان لێ دێ، زرنگەیەکیان لێ دێ، خش بە خشپێکیان لێ دێ. ئینسان لە ناو ناخیدا لە ناو دڵیا کۆمەڵێک حاڵەت دروست دەبێ، هەز دەکا ئەو دەنگە هەیە، ئەو ژاوە هەیە، شتێک بە مێشکی دەڵێ، شتێک دێتە خەتەرە و خەیاڵاتی دڵتەوە. جاوە جایەوە نەفسی خۆت بۆ دروست دەکا، یاخود شەیطان دەیخاتە دڵتەوە، یان ئینسانێک دێ وەکو شەیطان دێتە بنکەڵێشتەوە، ئەنواع خەتەر و خەیاڵاتی خراپت بۆ دروست دەکا. بۆیە خوای گەورە لە یەکێک لە سوورەتە پیرۆزەکاندا کە کۆتا سوورەتی قورئانە، سوورەتی ئەنناسە، دەفەرمێ قل ئەی محەممەد صلی الله عليه وسلم تۆ بڵێ و با تەواوی ئیماندارانی ئومەتیشت بڵێن، یعنی یەک بە یەکی ئێمە ئەم ئاەتە قورئانی قسەمان لەگەڵ دەکا، هەمووتان بڵێ قل ئەعوذ برب الناس، پەروەردگارە من پەنات پێدەگرم ئەی ئەو خوایەی بەڕێوەبەر و بەخێوکەر و هەڵسوڕێنەری کاروباری ئەو خەڵکەی، خوایە تۆ کاروباری ئەو خەڵکە بەڕێوە دەبێ، من پەنات پێدەگرم. مەلیکی الناس، ئەی ئەو خوای پەروەردگارەی کە دەسەڵاتدار و پاشا و خاوەنی هەموو خەڵکی هەرخۆتی. ئیلاهی الناس، ئەی ئەو خوایەی کە تەنها پەرستراوی خەڵک هەر تۆی، هەر تۆ شایەنی پەرستنی، کە ئەو خەڵکە بتپەرستێ و بە معبودی خۆتت بزانێ و عیبادەتت بکە، غەیری تۆ هەمووی بەتاڵە و شایەنی پەرستن نییە. داوای چی لێ دەکەم؟ لە چی پەنات پێدەگرم؟ قل أعوذ برب الناس ملك الناس إله الناس من شر الوسواس الخناس الذي يوسوس في صدور الناس. یا ربی خوای پەنات پێدەگرم لەو خەتەرە و خەیاڵە خراپانەی کە ڕوو لە سینە و دڵم دەکا، کە دێ دڵم داگیر دەکا، کە مێشکم مەشغوڵ دەکا. ئەوە چێ دەیخاتە ناو سینەمەوە؟ من الجنەتی، جاری وایە جنۆکەیە، جاری وایە شەیاطینەکانن. والناس، خوا بمپارێزی لە ئینسانی خراپی شەیطان سیفەت
کە ئینسانە و بەنی ئادەمە و بە دوو پێدەڕوا وەکو بە زمانی خۆم قسە دەکا دێتە لاتەوە و دەروونت پڕ دەکا لە گومانی خراپ. جا بەڕاستی خوای پەروەردگار سیف وشەی خەناسیشی لە ناوەڕاستدا بەکارهێنا. خوای گەورە پێمان دەڵێ شەیطان و وەسوەسەکانی کە بۆت دێن ئەی موسڵمان ئاگادار بە، لاوازە ئەو بەرامبەرت، بەس خەتەرە و خەیاڵاتت بۆ دروست دەکا. ئەو خەتەرە و خەیاڵاتانی دێخاتە دڵتەوە. ئەگەر زوو زیکری خوات کرد و یادی خوات کرد و شەیطانت بە نەفرەت کرد وازت لێ دێنێ نەجاتت دەبێت. ئەگە بە قسەت کرد و زیاتر بیرت لێ کردەوە و یادی خوان نەکرد جارێکی کە بۆت دێتەوە. ئینسانی شەیاطینی ژوایە، ئینسانی خراپ کە دوو زمانیت بۆ دەکا کە دێ دڵت بەرامبەر بە کەسێک پڕ دەکا. ئەگە بە دەمیا چووی تەوانێ وتت کاکە عیبە قسەمە جێڕەوە، ئەو فڵان کەس لەوەسی هەڵەیەکی کرد بێتەوە بۆم قسەم بۆ دێنێەوە بێدەنگی دەکەی. ئەگەر مکافات کرد دەستخۆشی لێ کرد وتت هەر شتێک و جارش خەش ئەویش دوو جاری کە بۆی زیاد دەکا وردە وردە دڵت کرمێ دەکا بەرامبەر بەو کەسە و تووشی چەندی ناڕەحەتیت دەکا. قورئانی پیرۆز ئاماژەی بەوە کردووە دەبێ هەمیشە پەنا بگرین بەخوا لەوەی کە شەیطان گومانی خراپ بخاتە دڵمانەوە. وقل رب أعوذ بك من همزات الشياطين وأعوذ بك رب أن يحضرون. لسورة المؤمنون آياتنا وتحوتنا وتهشتا پروردگار فرمي بڵێ أي محمد صلى الله عليه وسلم أي إيمان دار يك بيكتان بڵێن يا ربي خوا پنات پێدەگرم بمپارێزی لە خەتەرە و خەیاڵ و وەسوەسەی شەیطان کە خەتەرە خراپەکان دەخاتە دڵمەوە. یا ڕەبی خوایە پەنات پێدەگرم خەتەرە و خەیاڵاتی شەیطان ببێتە هاودەم و لەگەڵمان حازر بێ. جارجاری وا هەیە لە کاتی نانخواردنا لەگەڵ تا حازر دەبێت. چەند جار نانت خواردووە لێ بوویتەوە نازانی چی خواردووە. ئەوەندە خەتەرات و خەیاڵات لەو وەختی نانخواردنایە بۆ دروست دەکا. جار هەیە لە وەختی عیبادەتە عیب نییە دەچێت نوێشکردنەوە نوێژت دابە سەدان فکر و خەیاڵی خراپت بۆ دێنێ. ئەوە هەموانە ئیشی شەیطانن، ئەمە وەسوەساتن. بڵێ خوایە بمپارێزی نەبێتە هاودەمم ئاوا لەگەڵما. هیوا هەیە لە کاتی خوێندندا ها قوتابی وا هەیە زیرەک بوو بەڕێز بوو حەزی لە خوێندن بوو قەلەقی ڕووی تێکردووە حەزی بە خوێندن نەماوە ئیتر خوێندنی بەرچاو کەوتووە حەزی بەوانە و سەعیەکانی نەماوە. ئەبێت چالاک بێ پەنا بۆ خوا بەرێ زیکری خوا بکە بۆی ئەو خەتەرە شەیطانیانە بڕۆنە دەرەوە. هیوا هەیە لە کاتی زەواجدا بەڕێزان کچی وا هەیە شووی بۆ ناکرێ چەند کەس دەچێتە خوازبێنی هەر قەلەقە هەر ڕاڕایە هەر شەیطان گومانی بۆ دروست دەکا. کوڕی وا هەیە بە هەمان شێوە لە کاتی زەواج و هاوسەرگیریدا ئەو ختورە و خەیاڵە شەیطانیانە بۆی دەچن. بڵێ خوایە پەنات پێدەگرم شەیطان نەبێتە هاودەم و بەردەوام ئاوا لەگەڵمانە بێ. لە هەمان خەتەرتر لە کاتی سەرەمەرگە خوا پەناماندا ئینسان لە وەختی سەرەمەرگە شەیطان ئاخر محاولەی خۆی دەکا کە ئینسان سەلبی سەرەمەرگکە کوفری پێ بکە وشەی خراپی بەدەمیا بێ بەرامبەر بە پەروەردگاری ناشکوری پێ بکە بۆ ئەوەی سەلبی سەرەمەرگی کە و بەبێ ئیمانی لە دنیا بڕاتە دەرەوە. تۆ دەبێت ئەم دوعانە بکەی و پەنا بگری بە خوای پەروەردگار. لە تەفسیری بەمانای جوانی تەفسیری ڕامان کە مامۆستای خوا لێ خۆش بوو ئەحمەدی کاکە مەحموود کردوێتی بە کوردی لە لاپەڕە 570 دەفەرمێ وەلیدی کوڕی وەلید هاتە خزمەت پێغەمبەر صلی الله عليه وسلم. عەرزی کە پێغەمبەری خوا زۆر جار هەیە وام لێ دێ هەز بە تەنیایی و بێتاقەتی دەکەم بە کوردی خۆمان لە خۆم وەڕزم یعنی دائما هەز بە بێتاقەتی دەکەم ئەو حاڵەتەم لێ بەسەر دێ دڵم بە هیچ شتێک لەم دنیاە خۆش نابێت نازانم بۆام لێ دێت چی بکەم. پیغمبری خوا صلی الله عليه وسلم فرمووی إذا أخذت مضجعك فقل أعوذ بكلمات الله التامة من غضبه وعقابه وشر عباده ومن همزات الشياطين وأن يحضرون. فرمووی بڵێ پەنا دەگرم وەرفەرمووی هەر وەختێ چوویتە سەر جێگای خەوتن ئەم دوعایە بخوێنە بڵێ یا ڕەبی خوا پەنات پێدەگرم لە غەزەبی تۆ لە عیقاب و تۆڵەی تۆ خوایە بەر عیقاب و غەزەبی خۆتم نەخەی بەڕەحمی خۆتم لەگەڵ بکەی بەکردەوە پیسەکانی خۆم لەگەڵ نەکەی. یا ڕەبی خوا لە شەڕی خەڵکانی خراپ بمپارێزی خوا لە فیتنەی وەسوەسە و ختورە و خەتایاتی شەیاطینەکان بمپارێزی کە بێنە ناو دڵمەوە کە لەلام ئامادە بن. فەرمووی ئەمە بخوێنە ئەو بێتاقەتێت لە کۆڵ دەبێتەوە و ڕزگارت دەبێت. بەڵێ چەند کەسێ لە ڕووی مادیەوە لە هیچی کەم نییە بەڵام خۆشیەکانی ژیانی تێک چووە بەوەی کە هەمیشە دەڵێ خەتەرە و خەیاڵاتی خراپ دێتە ناو دڵمەوە دێتە ناو مێشکمەوە خۆشم نازانم بۆ وا بێتاقەت دەبم
بەڕێزان ئەم قورئانە هاتووە لەو سوورەتە بچووکانەدا سوورەتی ئەلفەلەقمان باس کرد پێشتر ئەمڕۆژ سوورەتی ئەنناسمان بۆ کردن بە کوردی بەردەوام هەموو بەیانیان و ئێواران قل أعوذ برب الفلق وقل أعوذ برب الناس بخوێنە چەند سەرنجێک لەبارەی سوورەتی ئەنناسەوە یەکەمیان بۆچی خوای گەورە فەرمووی رب الناس ملك الناس إله الناس مع أنه رب العالمين وملك الملك كله وإله الكون كله خواي پروردگار هر رب ناس نية هر خلق نية خواي گەورە رب عالمين الحمد لله رب العالمين أي بولا لفهمي رب الناس بو تنها خواي خلق خوا ملك الملك هەرچی دیار و نادیارە لە ئەرز و ئاسماندا هەمووی دەسەڵاتی خوای پەروەردگاری بەسەرەوەیە ئەی بۆ فەرمووی بەتەنها مەلیکی الناس خوا پەرستراوی هەموو جوڵندەکان و ڕوحلەبەرەکانە جنۆکەکانیش دەبێت هەر پەروەردگار پەرستن بۆ فەرمووی بەس ئەنناس تەنها پەروەردگاری خەڵک پەرستراوی خەڵک ئیلاهی خەڵک زانان فرميانا في هذا التخصيص بالإضافة تشريفا وتكريما للإنسان خواهي قولة بم إضافة بيدلان تخصيص بإضافة ريز حرمتي لإنسان قرتوا بيمان دلي أي إنسان توش ريز لخوات بقرا همو أو كونا همو أو بونا وريك هيا هموي لخزمتي تودايا بو خوشي تو درستم كردوا دي توش ريز لخوات بقرا بتنها الله بپارستا بتنها الله بخاوني ئەرز و ئاسمانەکان بزانە و بەتەنها ئەڵڵا بەبەڕێوەبەر و پەروەردگاری خۆت بزانە دووەمیان سوورەتی ئەنناسە بۆ ئەنناس بۆ خەڵک لەبەر ئەوەی مەترسیدارترین شت لە کەوندا کە زەرەری بۆ مرۆڤ هەبێ و دەبێت لێی بترسی و حەزەری لێ بکەی خودی ئینسان خۆیەتی خۆشەویستانم ئینسان ئەگە سەرنج بدە ئەوەندەی مرۆڤ دەکوژێ ئەوەندەی ئینسانی کوشتووە لەم سەرزەویەدا و ئێستا و لە ڕابردووشدا مێژوو بخوێننەوە ئەوەندەی ئینسانە و ئینسانی ئازارداوە ئەشکەنجەی داوە ئەشکەنجەی دەرونی و ئەشکەنجەی جەستەیی ئەوەندەی ئینسانی هاوخوێنی خۆی و هاومرۆڤی خۆی دەربەدەر کردووە ماڵوێران کردووە ئاوارە کردووە ئەوەندەی ئینسانی گومڕە و سەر لێشێەوە کردووە لە ڕێبازی ڕازلای داوە ئەوەندەی هەر ئینسانە و ئینسانێک شتەی برسی کردووە بێنان کردووە بێ مەعیشەت کردووە و نانبڕاو کردووە بێ موچە و بێ ژیان کردووە خوا سیرکەن ئەوەی ئینسان بە ئینسانی کردووە بە هەموو دڕندەکانی سەرزەوی لە شێر و پەڵنگ و هەرچی کە تۆ دەڵی دڕندەیە هیچیان بەقەدەر ئەو ئینسانە ئینسانیان کوشتووە یەک لەسەر ملیۆنی ئەوەشیان کوشتووە نەخێر بە هەموو ئەو خشۆکانی کە ئینسان لێیان دەترسێ و خۆیان لێ دەپارێزێ لە مار و لە دوو پشک و هەر شتێکە تۆ بە حەشەرەیەکی زیان بەخشی دەزانی هیچیان بەقەدەر ئینسانی ئازارداوە لەم سەرزەویەدا ئەوەندە عەزیەتی داوە ئەوەندە ئەشکەنجەی داوە ئەوەی جەلادی مرۆڤ بە مرۆڤی کردووە کۆ مار و دوو پشک بە مرۆڤی کردووە ئەو ئەشکەنجەی پێگەیاندووە ئەو پێشەوەدا بێ ئازارەکەی ئەوەندە نەبووە ئەوەندە بەهێز نەبووە هەموو ڤایرۆسەکانی سەرزەوی کۆکەیتەوە بەو ڤایرۆسی کۆڕۆنایی کە ئێستا خوا ڕەحممان پێ بکە مرۆڤایەتی بەدەستیەوە دەناڵێنێ بە هەموو ڤایرۆسەکان بە هەموو بەکتریا زیان بەخشەکان بەقەدەر مرۆڤ زەرەریان لە مرۆڤ داوە مرۆڤیان گرفتار کردووە حتا ئەو ڤایرۆس و میکرۆبانەش مرۆڤن بۆ مرۆڤی نەقڵ دەکات دەستی ئەوی تێدایە کە چۆن بەرهەمی دێنێتەوە و دەیگوازێتەوە لە شوێنێک بۆ شوێنێکی تر بە هەموو ئەوانەی لافاون سۆنامین بوومەلەرزەن تخوا ئەوەندەی ئینسان ماڵی ئینسانەکەی تری وێران کردووە و تیار و تۆپی بەسەرا باراندووە ئەوانە خەڵکیان دەربەدەر و ئاوارە کردووە ماڵی خەڵکیان وێران کردووە ئەو لافا و زریانانە نەخێر بۆیە خوا فەرمووی دەبێت بەس پەنا بگری بەخوا لە خەڵکی خراپ مرۆڤ ئەگە خراپ بوو هیچ شتێک نییە بەقەدەر ئینسان سامناک بێ بەقەدەر ئینسان زەرەر بەخش بێ بەقەدەر ئینسان ماڵی بەرامبەرەکەی وێرانکە بۆیە سوورەتەکە ناویندرا سوورەتی ئەنناس سێم مەترسیدارترین شت کە ئینسان بەرامبەرت بیکە ختورە و خەتایاتی خراپە خەیاڵاتی خراپە هاندانە بۆ خراپە خۆشەویستانم ئەگەر کەسێ بێ بتکوژێ بزانی فڵان کەس واقعەن دوژمنتە بە خوێنی سەرت تینەوە و دەیەوە بتکوژێ
تۆ خۆتی لێ دەپارێزی تۆش چەک هەڵدەگری لە شوێنی محکەما خۆت دەپارێزی حرس و حیمایە بەکاردێنی پەنا بۆ دەستگا و دەسەڵات دەبەی بۆ ئەوەی لەو بکوژە خۆت بپارێزی ئەگەر کەسێ بێ ماڵت بخوا لە ڕێی یاساوە شکاتی لێ دەکەی و داوای مافی خۆت دەکەیەوە ئەگەر کەسێ بێ خانووەکەت بڕوخێنێ تۆ شەڕی لەگەڵا دەکەی و حتا بکرێ مەجال نادەی خەڵک خاکت داگیرکە و ماڵت داگیرکە بەڵام ئەو کەسەی من الجنة والناس لە شەیاطینی خراپ و لە جنۆکە خراپەکان و لە ئینسانە شەیطان سیفەتەکان کە دێ دڵسۆزانە بە زمانی لووس هانت دەدا و قسەت بۆ دەکا دێتە خەتەرە و خەیاڵات دەخاتە دڵی پاکتەوە گعی بنەوە لە ماڵی خۆتا دانیشتووی ئەو دڵت پڕ دەکات لە بوغز و قین بەرامبەر یەکەم خۆت ڕقل لە خۆت دەبێت دانیشتووی وال لێ دەکات جاری وایە شەیطان و نەفس وال لێ دەکات ڕقل لە خۆت دەبێتەوە یان کەسێک دێ قسەت بۆ دەکا وال لێ دەکا باسی شکستەکانت باسی ئەوەت هیچن نەکردو چۆن هیچن نییە و تۆ شتی زۆرت هەیە جومعەکانی ڕابردوو باسم کردووە بەڵام ئەو واد لێ دەکات کە تۆ وا دەزانی هیچ چت نییە واللهی خۆتت بەرچاو دەکەوێت کە ئینسانی لەم سەر زەوێدا دەژی خۆتت پێ زیادەیە وال لێدا ڕقل لە خۆت دەبێتەوە ئینسانی وا هەیە دێ لە ماڵی خۆتا دانیشتووی خەتەرە و خەیاڵی خراپت بۆ دروست دەکا ئەچێتە لای ژنێک لەو کەی پیاوە تۆ هەتا ئەو کەی مێردە لەوە چێ دایکی ژنەکە وای پێ بڵێ لەوە چێ خوشکەکەی وای پێ بڵێ لەوە چێ ژنی دراوسێکە وای پێ بڵێ ئەو کەی مێردە تۆ هەتا جاکوە چی بۆ کردوون جاکوە چیتان هەیە خۆ هێشتا هەر کرێچین 20 ساڵ هەوسەگیری کردووە سارەیەکی باشتان لە ماڵەوە نییە ئەچێتە بن کڵێشەیەوە ئەم ئافرەتە عیبی نەبوو لە ماڵی خۆیە زۆر شکر و سابیر و بە قەدر و حرمەتەوە دەژیا خۆی بە پاشا دەزانی والله دێ ئەوە نەئەچێتە بن کڵێشەیەوە ڕقی لە مێردەکەی دەبێتەوە بەرچاوی دەکەوێت ڕقی لە مناڵەکانی بێتەوە کەی مناڵە تۆ هەتن کواتچیان بەدەستێناوە کوا بۆ دڵسۆزن نین بۆ ئیشت بۆ ناکەن یان هەیە دەچێتە لای پیاوێک جاوە کەی ژنە تۆ هەتە تۆ پارەت هەیە بۆ ناچی ژنێکی کە بێنی کوڕە هەزار ژنیا بە خزمەتکاری خۆت مەزانە ئەو پیاوە لەگەڵ هاوسەریە عیبی نەبوو ئەو شەیاطینە من الجنة والناس ئەچێتە بن کڵێشەوە دڵی پڕ دەکات لە ڕقوقین بەرامبەر بە هاوسەرە داماوەکەی حتا ژیانیان دەشێوێنێ بەرامبەر بە خەڵکی ڕقل لە فڵان کەسی هاوڕێت نییە فڵان کەسی دوکانداری بازاڕەکە هیچ حەق نییە بەسەریەوە ئەو دێتە پختورە و خەیاڵاتت بۆ دروست دەکا ئەوە نەبەگوێ تا دەخوێنێت دڵت پڕ دەکات لە ڕق بەرامبەر بە فڵان کەس وا لێدێ حەز دەکەی بیکوژی حەز دەکەی لە ناوی بەری حەز دەکەی چاوت پێی نەکەوێت ئەو خوا دەفەرمێ پەنا بگرە بەخوا لە بواری ئابووریدا شتێک پارەت پێکەوە ناوە و دەزمایەکت هەیە و بە کەسابەتێکی بچووک ڕازی و خوا بەرەکەتی بۆ تێخستووی یەکێ دێتە بن کڵێشەتەوە هەر جارێ بە ناوێکەوە دەڵێ پارەی ئەلکترۆنیە ئەڵێ پارەی نازانم چییە وەرە مەعامەلەکەت زیاد دەکا وەختی ئەزانی ئەوەی هەتە لە دەستی دەرێنەوە هیچیشن نەما کتێبێک هەیە چیرۆکە کاریگەرەکانی ژیان مامۆستا محەممەد ساڵح پێندرۆیی کە ناسراوە بە جگەرسۆز نووسیوێتی لەبەر گیدوو لاپەڕە 43دا چیرۆکێکی سەرنجڕاکێشی بچکۆلەم خوێندەوە تێیدا ئەڵێ کابرایەک لە بیابانێکە بینی بەردێکی تا ڕادەیەک گەورە هەیە بەڵام بەردەکە دیارە بەرچەکوش بە نووسینێکی هەڵکەندرا و شتێکی لەسەر نووسراوە بەدەستی تۆزەکەی لەسەر لادا و فوێکی لێکرد و نووسراوەکە دەرکەوت نووسرا بوو بەر لەسەر بەردەکە هەڵم گێڕەوە و خۆت دەوڵەمەندکە کابراوەتی هەر کەسێک بە کاتی خۆی قەدیم ئەمەی نووسیوە شتێکی لە ژێرا شاردێتەوە ئەمە گەنجینەیەکی لە ژێرایە والله چوو لەولاوە پاچ و خاکەناز و چەند ڕۆژ ماندوو بوون حتا بە عەرەقی نێوچاوان چاڵەکەی لەولاوە هەڵکەندەوە بەردەکەی تلدا و هەڵی جێڕایەوە بەڵام سەیری کرد والله هیچی لە ژێرا نییە هیچ شتێکی لە ژێرا نییە بەڵام دیوی ئەو دیوەوە نووسراوێکی تری پێوەیە چوو ئەویشی خاوێن کردەوە خوێندیەوە نووسرا بوو بمخەوە شوێنەکەی خۆم تا گەمژەیەشکەی وەک تۆی پێدەخەڵەتێنم فعلا ئەمە چیرۆکێکە لە واقعی ژیانی ئینسانەکاندا هەیە ئەم ڕەسەری موبایلەکەت کە من کە نیمە ڕەم بە جەنابتان زۆر بێ هەتان بێت 10 جار نامەت بۆ دێ ئەگە 250 دینار بنێری بە کورتە نامەیەکە 7 میلیارد دینار دەبیتەوانێت نازم 20 میلیۆن دینار لە هەفتەیەکە قازانج دەکەی هەرەوە تا قاش بێتەوە قومارە بەردەکەیە هەڵی جێڕەوە دەوڵەمەند دەبی ئەجاگە ئەم 20 میلیارد دینار و 20 میلیۆن دینارە لە هەفتەیەکە خەڵک خاوەنی بێت چۆن بە 250 دینار دەستۆ دەکەوێت ئەگەر لەم کۆمپانیایە ئەم خواردنە بکڕیتر سارێکی ئاوات بۆ دەردەچێت تۆ حتا وەرگت تێدەیە بەخوا سارەوە تۆ دەرناچێت ئەوەش خاوەنی خۆی هەیە ئەمە هەمووی قوماراتێکە
ئەوە پارەیەکی ئەلکترۆنی وەگە بەشداری بکەی و دەستی سێ کەسی کە بگری سێ کەسی کە گەمژەکەی دوو لە ڕووی جەنابتان ئەمجا پارەکەی خۆشت دەفەوتێ لەو بینەدا چەند خەڵک لەم کوردستانەدا زۆری هەبوو خۆ پارەی زۆر هەبوو هەمووی ئاوە هەڵ و شرا هەمووی خەڵەتێنرا ئەو وەسوەسەیەکە تۆ لە ماڵی خۆتا دانیشتووی یەکێ دێتە بن کڵێشەتەوە بۆت باز دەکا هەتا ئەوەی چەند ساڵی شەکۆت کردوێتەوە بە ئاسانی لە دەستت دەردێنێ و دواتریش ئەوە گاڵتەت بە گەمژەی و بێعەقڵی خۆت بێت لە ڕووی جەنابتان موسڵمان لە ماڵی خۆت دانیشتووی و شەیتان سیفەتێک لە ڕێی گرتەیەکی ڤیدۆیەوە هانت دەدا بۆ ئەوەی ئارەزووی حرامت بجوڵێ جا ئەم هاندان و وەسوەسە خستنە ناو دڵا جار هەیە بە کوشتت دەدا هەموو ئەوانەی کە خوا بمان پارێزێ خۆیان دەکوژن شەیتان چۆتە ناو کڵێشەی دڵیانەوە ئەوەندەی ختورە و خەیاڵاتی خراپ بۆ دروست کردوون ئەمیش پەنای بۆ زیکری خوا و قورئان خوێندن و نوێژ و دەستنوێژ نەبردووە حتا خۆی پێدەکوژێ یان هەبووە ئەوەندە دڵی ناڕەحەت کراوە لەلایەن کەسانی دەوروبەریەوە ئەوەندە خەتەرە و خەیاڵاتی خراپ و وەسوەسەی بۆ دروست کراوە خۆی کوشتووە یان خۆت دەکوژی یان خەڵکت پێ بەکوژ دەدا یان دەتکا بە دوژمنی ئەموو ئەو تۆ ناحەزی کەس نەبووی بەو قسە و قسەڵۆکانی بۆت باز دەکرێ ئەبی بە ناحەزی خەڵک تووشی شەرمەزاری و خەجاڵەتیت دەکا ئەوەی کەوا بە شوێن ئارەزوەکاندا وێڵ بێ سەرنجام تووشی خەجاڵەتی و مەینەتی دەبێ کەواتە دەبێ هەمیشە بڵێ قل أعوذ برب الناس ملك الناس إله الناس من شر الوسواس الخناس الذي يوسوس في صدور الناس من الجنة والناس دووەمیان بۆ ئەوەی خۆشیەکانی ژیانت پارێزراو بن خۆ پارێزە لەوەی هەرگیز حەسوود مەبە بەرامبەر بە خەڵک فیتنە مەبە ڕق لە دڵ مەبە دڵ و دەرونی خۆت بە خەڵکەوە مەشغوڵ مەکە وەڵڵی هەر یەکێک لە ئێمە خوا ژیانێکی خۆشی پێبەخشیوە ئەوەی کە ئینسان ناڕەحەت دەکا ئەوەیە بەڕێزان کە دڵ و دەرونی پڕ کات لە حەسوودی بەرامبەر بە خەڵک حەسادەت لە ناخی هەموو کەسێکە هەیە دەتجوڵێنێ بۆ ئەوەی کەوا تۆش وەکو بەرامبەرەکەت هەر بێ ئیسلام چارەسەری بۆ ئەمەش داناوە ئیسلام دەفەرمێ حەسوودی بکە بە غیبتە غیبتە ئەوەیە کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی دوو کەس دەبینی یەکیان خەریکی قورئان خوێندنە خەریکی فێربوونی زانستە شەرعیەکانە خەریکی فێربوونی زانستێکی بەسوودە تۆ ئاوات دەخوازی خۆزگە منیش وەکو فڵان کەس بوومایە ئەگەر ئاوات نەخوازی بڵێ خۆزگە خوایە لە فڵان کەسی بستێنەوە خوایە ئەو هیچی نەمێنێ من هەم بێ بە پێچەوانە بڵێ یا ڕەبی خوایە فڵان کەسیش خوا بۆی زیاد کا و خوا لێی نەسێنێ خۆزگە منیش وەکو فڵان کەس بمتوانیا زانست وەرگرم زانست بەخشکەم فێری زانستی بەسوود بم ئەمە شتێکی باشە ئەوە غیبتەیە تۆش هەوڵ بدە منافەسە بکە لە ڕیزی چاکەکاران و زانایاندا بە دووەمیان کەسێک خوا ماڵی پێبەخشیوە ماڵێکی زۆری پێبەخشیوە ڕۆژانە بە سەریا دەڕژێ و لە چاکەدا بەکاری دێنێ ئەگەر تۆ بڵێ خۆزگە خوا لێوی بستاندایە و هەمووی بدایە بە من ئەمە حەسوودیە بیکە بە غیبتە بڵێ خوای گەورە هەزار ئەوەندە بۆ ببەخشێ خۆزگە منیش وەکو فڵان کەسم بوویایە خۆزگە منیش ئاوا ڕزق و ڕۆزیم بەسەرا بباریایە ژیانم خۆش بوویایە و بمتوانایە بەردێک لەسەر دارێک دانێم لە وڵاتەدا خۆشگە منیش کاری جوانم پێ بکرایە خۆزگە قیامەت و دنیای خۆم پێ ئاوادان کردایەوە خوا ئەمەی پێخۆشە ئەمە غیبتەیە ئەمە دەستی نەگرتووی خۆزگەی چاکەکانی خەڵک بخوازە و خۆزگە بخوازە و خوا وەکو داوێتی بە و بیدا بە تۆش لە ڕزقی خوا کەم نابێتەوە لە موڵکی خوا کەم نابێتەوە ئەمە غیبتەیە چارەسەری حەسوودیتی پێ بکە چارەسەری حەسوودیت بکە بەوەی هەموو ئەوانەی حەسوود بوون بەرامبەر بە خەڵک هەموو ئەوانەی دڵیان پڕ بوون لە ڕق و قین بەرامبەر بە خەڵک هەر خۆیان خەجاڵەت بوون هەر خۆیان شەرمەزار بوون ئیبلیس ئەو هەموو نەهامەتی بەسەر ئادەم هێنا لەگەڵ حەوادا ژیانی لێ تێکدان دوایی ئادەم و حەوا خوا لێیان خۆش بوو لە گوناهەکەیان بەڵام ئیبلیس بە نەعلەت کرا تەوقی لەعنەت کرایە ملیەوە هابیل کە کوژرا بە ناحەق چوو بەرەو بەهاشت بەڵام قابیل کە بکوژ بوو فأصبح من الخاسرين خەجاڵەتمەندی دنیا و قیامەت بوو هەر کەسێت قەتڵ بکە گوناهەکەی بەشێکی بووە قاتڵی یەکەم دەچێتەوە کە ئەم کارە خراپەی لەسەر ڕووی زەوی بۆ مرۆڤایەتی داهێنا شاعرێکی عەرەب وتوێتی یا طالب العيش في أمن وفي دعة رغدا بلا قتر صفوا بلا قلق خلص فؤادك من غل ومن حسد فالغل في القلب مثل الغل في العنق ئەو کەسێک کە دەتەوێت ژیانێکی پاک و بێگەرد و خاوێنت هەبێ دوور بی لە دڵڕاوچێ و لە ناڕەحەتی ژیان
وەرە دڵت خاوێن کە لە ڕق و قین و حەسوودی چونکە ئەو ڕق و قینەی کە لە ناو دڵا کۆ دەبێتەوە ڕێک وەکو ئەو تەوقە ئاسنەیە کە دەکرێتە شان و ملی ئینسانەوە بێنن 100 کیلۆ ئاسن بێنن بیکەنە سەر مل و شانت بزانت چیت لێ دەکات چۆن لە ناوت دەبات چۆن لە هەموو کار و کەسابەتێکت دەکات چۆن ژیانت تاڵ دەکات هەناسەت تون دەکات ئەو ئاسنەی کە لەسەر شان و ملە ڕێک وەکو ئەو ئاسنەوەیە ئەو غیلەی کە لەسەر دڵی ئینساندایە هەموو ئەوانە ڕقیان لە خەڵکە دایمە حەسوودن بەرامبەر بە خەڵک دایمە متابعی ژیانی خەڵک دەکەن بەبوونی خەڵک ناڕەحەتن ڕق لە دڵیانە دەرناچێ کێشەیەکی لەگەڵ کەسێکا بۆ قەت کۆتایی پێ ناهێنێ ئەوانە وەکو ئەوایە ئاسن لەسەر شان و ملیان بێ وەڵی خۆی پەروەردگار باسی بەهەشتمان بۆ دەکات دەفەرمێ بەهەشت کە خۆشە هی ئەوەیە ڕق و قینەی تێدا نەماوە با لە کۆتایی وتارەکەماندا لە مەینەتیەکانی دنیا بچینە دەرەوە با بچین سەرێکی قورئان بدەین چۆن باسی خۆشیەکانی بەهەشتمان بۆ دەکات لە سوورەتی الحجر ئاەتی 45 بۆ 48 تا دەفەرمێ إن المتقين في جنات وعيون بەڕاستی ئەو کەسانەی کەوا متقین تێگڕای جمهوری ئەهلی سنەت و جەماعەت لەسەر ئەوان متقی هەر کەسێک لەم دنیایەدا هاوبەشی بۆ ئەڵڵا بڕیار نەدابێ داوای لە غەیری خوا نەکردبێ بۆ شیفا بۆ ڕزق و ڕۆزی بۆ منداڵ بۆ عیزەت بۆ هەر شتێک بێ بەس وتوێتی یا ئەڵڵا فەقەت یا ئەڵڵا بەدەمیا هاتووە هەر کەسێک یەکتاپەرست بێ مشریک نەبێ ملحید نەبێ بە کوفر ڕازی نەبێ لەسەر ڕێبازی پێغەمبەر صلی الله عليه وسلم بەردەوام بێت تا دەیخەنە قەبرەکەوە ئەو کەسە فی جەنات وعیون پاداشتی لای خوا ئەوەیە خوا دەیخاتە بەهەشتەوە صفاتی بەهەشت ئەم شتانەی تێدایە لە بەهەشتە پڕە لە باخ و باخاتی هەمەجۆر یەک پارچە بەهەشت سەوزاییە لە هەموو شوێنێک کانی و ئاو و فوارەی ئاو و تافگەی ئاو دەبینی لە بەهەشتە ئودخولوها بسەلام ئامینین دەرگایان بۆ دەکرێتەوە بەهەشتێکان فەرمون بڕۆنە ژوورەوە بسەلام ئامینین یعنی چی؟ یعنی بەلەشی ساغ و بە ژیانێکی بێ ئاژاوەوە ئەم قورئانە چەند وردە دەڵێت با هەوڵ دەن دنیاشتان وابێ دنیا چەند خۆشە ژینگەی سەوز بێ دایمە هەر کەسە دارێک درەختێک لە شوێنێکا بنێژێ بەهەشت بەوەوە جوانەکە خوا دەفەرمێ هەمووی پڕە لە سەوزایی و باخ و باقات لە هەموو شوێنێکا فوارەی ئاوکانی و ئاو هەیە بەڵام ئەگەر ئەم ژینگە پاک و خۆشەش هەبێ ژیان ئاژاوەی تێدا بێ تەق و تۆقی تێدا بێ شەڕی تێدا بێ ناڕەحەتی تێدا بێ نەخۆشی تێدا بێ تامینیە لە بەهەشتا خوا دەفەرمێ ئەوەشن نییە بڕۆ بەهەشتەوە بە ئەو پڕی لەش ساغیەوە بە حەیاتی نەخۆش ناکەوی جارێکی تر بڕۆ بە حەیاتی ئاژاوەیەک دەمەبۆڵەیەکی خێزانی دەمە قسەیەکی ناڕەوا ژاوەژاوێک ئاژاوەیەک لە بەهەشتا بوونی نییە جارێکی تر ونزعنا ما في صدورهم من غل إخوانا على سرر متقابلين خواده فمكة جيشنا الدرقاي بهاش خواهي پروردگار نهاية بسنا أو ديوه همو أهلي بهاش نزع واتر راشيشان چون بدرزيك شما و جراعتك لشوين هذا بيني دكتورك چون بدرزيك السحبي دكا وراي دكا نزعي دكا ديهن تدروا هل همو آمرك لسر ظلمان ددريا أوي لمس سنقدايا من غل للرق قين وحسودي والرق لا يقبون بخيلي بيقبردن ودوزماني وفتنه وشار نويستني يكتر خوا هر همو يدردش يشي يكز لبهش تارقي لبشريك إخوانية هرقك لدنيا دا هدبو بيه برامبر بهر كسيك كسويتا أوديو درقاي بهشتا ولا بيرت شوتوا كوتاي في هذا ونزعنا ما في صدورهم من غل خواده فما هموي ما لسنقان دارينا إخوانا أمجد بنبرا يعني هر کس براستی بیه برای راستقینت بیه ابد دلی برانبرت پاک بیه حتی سینه پاک نبود خوانه فرموی خوانن ام جابون برای راستقینه یکتر على سرر متقابلین لسقنا فی بهش دانشتون برانبر به یکتر و قصه دکن رویان لیکتره لا يمسهم فيها نصب وما هم منها بمخرجين لو بهشتدا نبي زاري نبي طاقتي نناخوشي نبستي رویان تناکا وما هم منها بمخرجين قد يجلب بهش ناكرين دروا قد أو خوشي جاري شي تر برزان كوتاي بينايا أو خوشي بهشتا جاء أم قرآن في من ضلع لقل غلا نصب الشيء هر كسي دلي بربي لرقوقين وحسودي وبغض برامبر بقلق والله دائما بستو بيزار وبيتاقد به
هەر کەسێ دەرونی خاوێن بێت لە حەسوودی و لە ڕق و قین و دەرونێکی پاکی هەبێ دایمە ڕزگاری بووە لە هەموو بێزاری و بێتاقەتی و نەخۆشی و پەستیەک. ئیوا هەیە بەڕێزان وەڵڵاهی لە دنیادا لە هیچی کەم نییە، کەچی دایمە بێتاقەتە، دایمە بێزارە، دایمە پەستە، تووڕەیە، ئەوەندە ئەو ناخەی پڕە لە ڕق بەرامبەر بەم و بەو بە هەموو خەڵک ئێتە هەر لە دەم و چاوی ئاگر دەبارێ، هەر ناوی قسەی لەگەڵا بکەیت. بەهەشتی خوای پەروەردگار کە ئینسان چۆن ناویەوە ئەمانەی تێدا ژینگەی پاک و سەوزایی و دار و درەخت و ئاو شتی پاک و خاوێن و سەلامەتی لەش ساغی بێ موشکیلەی بێ ئاژاوەیی بێ شەڕ و شۆڕی لەگەڵ ئەوەشا دڵ و دەرونی خاوێن و پاک برایەتی و خۆشەویستی لە ناو بەهەشتا هەیە، پەستی بێتاقەتی هیچی ڕوو تێناکە، خۆشیەکەش هەتایە و جارشکە لێت تێک ناچێت. دەی ئەگەر بمانەوێت ئەهلی ئەو بەهەشتە بین وەڵڵاهی پێویستە ئەم دنیامان وا لێ بکەین، خۆدەسەڵاتمان هەیە کە پشت بەخوا بەستین و داوای لێ بکەین، بڵێن ربنا اغفر لنا ولإخواننا الذين سبقونا بالإيمان ولا تجعل في قلوبنا غلا للذين آمنوا ربنا إنك رؤوف رحيم. سورة الحشر آياتي دا خوای گەورە وەصفی سەحابەکانی پێغەمبەر دەکات صلی الله عليه وسلم، دەفەرمێ ئیماندار تا قیامەتیش دەبێ وابن، دایمە دوعا بکەی بڵێ یا ربی خوای لە من خۆش بە، لە هەموو ئەو کەسانەش کە لە پێش مندا لەسەر ئەم مزگەوت و ڕێباز و دینداری و خواناسیە بەردەوام بوون، یا ربی خوای لە هەمویان خۆش بە. دەفەرمێت دوعا بکە بڵێ یا ربی خوای یارمەتیمان بدە، هیچ جۆرە بوغز و قینە و حەسوودیەک بەرامبەر بە ئیماندارانی پێشوو کە مردوون، بەرامبەر بە ئیماندارانی ئێستا کە لەگەڵماندا دەژین لە دڵەکانماندا جێی نەبێتەوە. وەڵڵای ئەگەر ئینسان ئەم دڵ و دەرونەی خۆی خاوێن کردەوە خۆشیەکانی ژیانت بەردەوام دەبن. بەڵام هەموو دنیات هەبێت کە تۆ ناخی خۆت وێران کەی بە بوغز و حەسوودی و خۆشی دەربڕین بە ناڕەحەتی خەڵک، دڵ ناڕەحەت بوون بە خۆشیەکانی خەڵک، بەخوا خۆشیەکانی ژیانت لێ تێک دەچن. ئەم وتارە ئینشاءالله یەک ئەڵقەی ماوە لە جومعەی داهاتوودا پشت بە ذاتی خوای پەروەردگار تەواوی دەکەین. داواکارم لە خوای گەورە خۆشیەکانی ژیانمان پێ بەخشێ. یا ربی خوای چی خۆشی ئەم ژیانی دنیایەیە، چی خۆشی و بەختەوەری ئەو قیامەتەیە، خوای هەموویمان لەلایەن خۆتەوە پێ خەڵاتکەی. یا ربی خوای لە هەموو خێرێک، لە هەموو خۆشیەک، لە هەموو چاکەیەک یا ربی خوای بەسەرمان ئابڕێژی. یا ربی خوای ئەو خۆشیانەی پێت بەخشیوین خوای بیان پارێزین و بۆمان پارێزی لە کەسی حەسوود، لە ئینسانی دووزمان، لە ئینسانی فتنەچی، لە ئینسانێک کە وەسوەسە دەخاتە دڵەکانەوە، یا ربی خوای بە دوورمان کەی، خوای خۆشمان لەو کەسانە نەبین. یا الله یا شافی هەر کەسێ نەخۆشە خوای شفای بەخێری بۆ بنێری. یا ربی خوای هەر کەس هەر جۆرە نەخۆشیەکی هەیە یا شافی یا الله شفای بەخێری بۆ بنێری. هەر کەسێک بە هەر جۆرە مردنێک مردووە و دنیای بەجێهێشتووە یا ربی خوای لە گوناهی خۆشبی، سەبووری کە سوکاری بدەیت. یا ربی خوای دەرگای ڕەحمەتی خۆتمان لێ بکەیەوە لە هەموو فیتنە و ئاژاوەیەک، نەخۆشیەک، بەڵایەک، نەهامەتیەک، گرانیەک، بێپارەیەک. یا ربی خوای ئەم خاکی کوردستان و میلەتی کوردە و هەموو گەلانی جیهان بەدوورکەی، خوای بمان پارێزی و دەرگای ڕەحمەتی خۆتمان لێ بکەیتەوە. آمين آمين والحمد لله رب العالمين. يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون.